كل نفس ذائقة الموت وإنما توفون أجوركم يوم القيامة فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز. بێگومان خۆشەویستان هەموو نەفەرێک لە ئێمە مردنی بەسەرادێت. مردن تووشی هەمومان دەبێت. خی پەروەردگار لە قورئانی پیرۆزان مردن بە موسیبەت ناو دەبات فأصابتكم مصيبة الموت. ئەو کەسەی لە دنیادا خوای لە خۆی ڕازی کردبێ و هەوڵی دابێ بەویستی خوا خۆی لە جەهەنەم بپارێزێ ئینشاڵڵا خوای پەروەردگار ڕزگاری دەکات و سەرکەوتن و سەربەست و سەرفرازە. بۆیە خۆشەویستان إمام حسن بصير رحمة إخواني بكاتي وآياتي دخونايا وخواهي قرد فرميه فلا تغرنكم الحياة الدنيا ولا يغرنكم بالله الغرور. ما دنيا مغرور تأنك زي فرمون من قال ذلك قاله من خلقها وهو أعلم به. خواهي قرد دروسكري بونورة ودروسكري أرض وآسمانة دروسكري أم دنيايا لا فرمي دنيا با مغرور تأنك دنیا چەند ڕۆژێکە و ئینسان تیادا دەژی و کۆتایی بە ژیانەکەی دێت. جا ئینشاڵڵا ئەوەی کە گرنگە بەویستی خوا ئێمە ئاگامان لێ بێ لە دنیادا هەوڵ بدەین خوا لە خۆمان ڕازی بکەین. خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت کاتی ئینسانی ئیماندار کاتی مردنی هات لە بەهەشتەوە کفنی بۆ دەهێنن کفنی سپی بۆن خۆش ئەو ڕۆحەی تێدەکەن ئەو ڕۆحە کە دەڕوات بۆ ڕەزامەندی خوا بۆ سەروی ئاسمانەکان بڵێ خوای پەروەردگار کە خوایەکی گەورە بەدەسەڵاتە. جا خۆشەویستان با ئینشاڵڵا لەو کەسانە بین لە دوای مردنمان ڕۆحەکەمان بچێتە خزمەتی خوای پەروەردگار و ناومان لە عیلیین کە پلەیەکی بەرزە لە بەهەشتا بنووسرێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت هەر موسڵمانێک بمرێ لە حەدیث صحیح هاتوو دوو حەدیثە هەر موسڵمانێک بمرێ چوار کەس شایەتی باشی بۆ بدات یا سێ کەس شایەتی باشی بۆ بدات سێ کەس یا چوار کەس خی پەروەردگار لە گوناهەکانی خۆشتر بەخوا ئێمەش هەموومان شایەتی بۆ دەین. مامۆستا هۆشیار پیاوێکی بەڕێز بانگەوازی بۆ ئەوە دەکرد کە خوای ئەرض و ئاسمان بەتەنها بپەرسترێت. بانگەوازی بۆ یەکەوا پەرستیەکەن وا بە تاک بەتەنها بناسرێت. بانگەوازی بۆ ئەوە دەکرد خەڵکی لەسەر سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو ڕزگاری خۆشە بە ئێمە دەدا ئێمەش وەڵڵا شایەتی باشی بۆ دەین. ئەلحەمدولیلا دوو نەفەر و سێ نەفەر و چوار نەفەرش نین وەڵڵا شایەتی بۆ دەین. بانگەوازی بۆ دەکرد خەڵکی شەریک بۆ خوا بڕیان نەدا و قەبر نەپەرستێ داروبەر نەپەرستێ بەس تەنها خوا بپەرستێ شوێنی سونەتەکانی پێغەمبەری خوا بکەوێ صلی الله علیه وسلم. ئینشاڵڵا ناو قەبردا نەبی ئینشاڵڵا کە خوای پەروەردگار ڕەزامەندی خۆی پێدەبەخشێت. چونکە یەکێک پیاوچاکان دەفەرمێ برادەرێکم مرد زۆر بێتاقەتم هات بۆ لای باوکم کە باوکم عالمێ گەورە بوو زۆر بێتاقەت بوو خەمبار بوو وتی وا بێتاقەتی وتم وەڵا برایەکم مردووە برایەکی خۆشەویستم فەرمی لەسەر سونەت مردووە وتم بەڵێ فەرمی خەفەتی لێ مەخۆ لێ مەترسە ئینشاڵڵا مادەم لەسەر سونەت مردووە لێ مەترسە ئینشاڵڵا. جا خۆشەویستان